ئەگە حکومەتی هەرێم ئاڕەشی بە خێرمانێ بداتە وەزیری کوچکە چاوەکمانیان کەرتی کشتتوکاڵیان بەرهەمە ناوخۆیەکان بەیەکێک لە سەرچاوە گرنگەکانی ئابووری تاکو 2000 حکوومەت هەژمار دەکرێت بەو پێی زۆرێک لە پێداویستی خواردنی ڕۆژانی مرۆڤ لە ڕێگەی بەرهەمە کشتتوکاڵەکان دابین دەبێت بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی ساغ نەبوونەوەی بەرهەمی کشتتوکاڵەکان و هاوکاری نەکردنی حکوومەت بۆ ئەو سەرچاوە گرنگە جوتیاران ساڵ لە دوای ساڵ زیانی زۆرتریان بەردەکەوێت. چیوەڕژ ماوەتان جێشی زۆر بە کشتتوکارە جێشی زۆر بە هەداهاتە زۆر بە بەروبوومە 2 ساڵە خەڵک دێ پشت دەرێ قەڵات زێ شیناتێکی زۆر دەکەن پارەمو بە زەرمەندی ڕۆیشت ئەو ساژە وەکو پارە ئەگە داوا دەکەین ئەو سنوورانە ئەو سنووران ئەو گومریژی گرانی دەکەن بەو ئاڵی شەردێ قایمەم بۆ هاتوویتەوە لە پانێک 20,000 دینار هاتوویتەوە 20,000 دینار لەبەرەوەی 100,000 دینارن داوتە کرێی سیارەی و 30,000 دیناریشن داوتە عملی و 20,000 دیناریش لە بۆ قایمەشی لە پانێک هاتوویتەوە و ئەو جاریش کشتتوکاڵەکەی یەکجار مەسروفی دەوێت. وێڕایبوونی چەندان گرفتی کشتتوکاڵی لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکان و ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان هاوکات هاوردەکردنی بەرهەمی بیانی لە کاتی پێگەیشتنی بەرهەمی ناوخۆی جوتیاران هەروەها زۆری نرخی کرێ گواستنەوەی بەروبوومەکان وای کردووە جوتیاران ڕوبەڕووی زیانی زۆر ببنەوە بۆیە داواکار بوون وەزارەتی کشتتوکاڵ بە پلان و بەرنامەی باشتر لایندا خزمەتی جوتیاران بکات. 37 فەرد لە خەیارم نردویتە عەلانگەم نردویتە ئەلوەی هەولێرێ چم لە باتویتەوە 18,000 52,000 کرێبارە ئەودا تەلەفۆنیان لە بۆ کردومە لە ئەلوەی گوتیانە کاکە وەڵی مەڕنن لە ئەلوەی هەموو لەسەرێک کەتوە کەس ناکڕی ئێمە ئەو بەروبوومەی کە دەنێرین بۆ هەولێرێ زەرەر دەکەین کە ساقەکان گەڕانەوە دەبی لێرە پارەی ساقەکانیش بدەین یعنی هەر وەکو فرەدانێک وایە بەڕاستی کاکە من چیلۆی بە 100 دیناری بۆ فەلاعانە بار دەکەم بەخۆش بە 100 دیناری دەفرۆشێ ئەوە چیمیای دەکەن زۆتتە بە پارەیە هیچ ئەوەشیان نییە و فەلاعانە هیچیان بۆ نامێنیتەوە زەرەر دەکەن هەموو فەلاعەکەشم ئاگادارکردنەوە. بە پێی قسەی جوتیاران ساڵانە بەقەت تێچووی پێداویستە کشتتوکاڵەکانیان ئەوەندە لە بەرهەمە کشتتوکاڵەکەیان سوودمەند نابن وێڕایماندیبوون و ئازارێکی زۆر بۆ ئێوا دەکات ساڵانە ڕێژەی بەرهەمە کشتتوکاڵە ناوەخۆیەکان ڕوو لە کەمبوونەوە بکات. ئەوەیە گرفتی جوتیارانی ناحیە حاجی ئۆمەران کە ساڵانە بەروبوومەکانیان پێدەگات و لە بازار ساغ نابێتەوە و زیانی زۆریان پێدەگات داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ بەهانانەوە بێت. ئوسمان کورسات نیوز ناحیەی حاجی